خوشکە چیا فەرموودا دەکەم. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. خوشکی باشم. باشم بەڕێز. خوا لە ڕازی بێ خوشکەکەم. سپاس دەکەم مامۆستا. وڵای مامۆستا داواکاریکم لە تێگە حەزت دەبێت. فەرموو خوشکەکەی من. وڵای داواکاریکمە دوعای بەخێرم بۆ بکەی لە داوام بووە لە بینەرانیش بکەی مامۆستا. من تووشی کێشەکەی بوومە لەکن هیچ کەسێکی ناتوانم وا بڵێم بەس خوا ئاگادار کێشەکەی منە. هەموو ڕۆژە دوعا دەکەم دەڵێم خوا ئەو کێشەم بۆ حەکەی هیوادارم بە بینەرانیش بڵێ دوعای خێرم بۆ بکەن بەشم ڕزگارم بێ لەو کێشەی تا ئێستا بۆ هیچ کەسێکم باز نەکرد جگە لە ئەڵڵای. خوای گەورە کافی و شافی ئینسان هانای بۆ بەرێ و ومن یتوکل علی الله فهو حسبه. ئینشاءالله خوات بەسە بەسەر چاو. ئینشاءالله ئێمە هەمومان بەندەی زەعیفی خوین و خوۆش ئەو دەستانە ڕەت ناکاتەوە کە دوعا بۆ یەکتر دەکەن. خوشکبرانی مسلمان بینەرانی بەڕێزیش بۆ خوشکەچیە ئینشاءالله دوعای خێر بکەن یا ربی خوا گرفتەکانت حەلکا خوشکەچیە بإذن خوای پەروەردگار. ئینشاءالله هەندێ ڕێنمایش بە دوعای صالحان بێ یا ربی خوا بە هانای و هاواری جەنابیشت و هەموو لایەکمانەوە بێ و کێشەکانمان بۆ حەلکا. خوا لەو گرفتە تۆش ڕزگارکە. خوشکە باشەکەی من خواگەدار بێ دادەگەن. خوا لێوە خوشکەکەم. خوشکەچیە ئەڵێ دوعام بۆ بکەن کێشەم زۆرە زۆر گەورەیە یا ربی خوای پەروەردگار کەوا بۆ خۆی تەنها کێشەکانی هەمومان هەر بەو حەل دەبێ هەموو دنیا هاوکارت بێ. الله سبحانه وتعالى لەگەڵ نەبێ بەخوا کەس ناتوانێت قسەی خێرت بۆ بکە کەس ناتوانێت مشکلات بۆ حەڵکە. تۆ بە کەس نەوتووە هەر پەنات بۆ خوا بردووە ئینشاءالله خوش بەستە. بەڵام خوشکە چییە هەندێک شت هەیە کلیلیشی هەیە هەندێک گرفت هەیە خدای گەورە پێی ناخۆش نییە. الله سبحانه وتعالى ڕێگەی نەگرتووە بە کەسێک بڵێ کەسەکە متمانە پێکراو بێ متمانە پێکراو بێ ئەمینداری قسە بێ بتوانێت قسە هەڵگرێت چکە هەموو کەس شایانی ئەوە نێڕشتی بۆ باسکەی هەیە لێت لە تەپڵ دەدا دنیا لێ تێدەگەێنێ دوو قسەد و تۆ هەشتی کەشی پێوە زیاد دەکە ئەوە بەعەمەل نایە. ئەگەر ئەو کەسەت بینیەوە کەسێکی ئەمیندارە قسە دەپارێزێ و هەروها کەسێکی دڵسۆستە لە ناخی دڵەوە تۆی خۆش دەوێت شایانی ئەوەیە دەردە دڵی خۆتی لا بکەیت چونکە هەموو کەس بەخوا شایانی ئەوە نیە دەردە دڵی خۆتی لا بکەیت. ئەوە فرسەت لێ دێنێ لە شوێنەکە بە چاو تاداتەوە. کەسەکە ئەگە دەستت کەوێ بەڕاستی دڵسۆزت بێ خۆشەویستت بێ تێڕا ببینی دەردە دڵی خۆتی بۆ لا بکەیت. وە سێمیشان کەسێکی حەکیم و کاربەجێ و لێزان بێ لەو بوارەدا. بەخوا هەیە زۆر زۆر تۆشی خۆش دەوێت زۆریش دڵسۆستە زۆریش نهێنی پارێز و ئەمانەت پارێزە بەڵام سەرودەر لە کاری خۆشی دەرناکات چ جایەوەی قسەی خێر بۆ تۆ بکە مشکلەی تۆ حەلکە. ئەمە بە کەڵک نایە. سێەم خاڵ ئەوەیە ئەو کەسێک کە بابەتەکەی بۆ باز دەکەی پسپۆڕی ئەو بوارە بێ وەلەو بابەتن نزیک بێ و لەگەڵ ئەو کەسا کە تۆ مشکلەکە لەگەڵیا هەیە لەوانێ ئەم کلیلی دەرگای خێر بێ ئاساییە بەدوی ئەمە شابگەڕێ خوشکە چییە چونکە جار هەیە ئێستا تۆ چایەکی شیرین لەبەر دەستا بێ هەزار جار دوعا بکەی سوز دەبەری قورئان بخوێنی بڵێ خوایە ئەم چایە شیرین بێ خوا عەقڵ و هۆش و ژیری داوینێ کەوچکە چایەکە دو سێ جار ئاوا بادە شەکرەکە دەتوێتەوە ئەمجا شیرین دەبێت. بۆیە کۆمەڵێ وەسیلە کە بەکاریان دێنی ئەمە ناشەرعی نییە. عەرزم کردی بەو سێ مەرجەی کە باسم کرد دوای گوێ لە وتارەکە بگرەوە لە بەرنامەکە بگرەوە. ئەگەر ئەو سێ مەرجە کەسێکت دەستکەوت خوشکە چییە دەردە دڵی خۆتی لا بکەی و داوای هاوکاری لێ بکەی معنای ئەوە نییە پەنات بۆ غەیری خوا بردووە. ئەوەش ئینشاءالله خوا دەیخاتە دڵتەوە ئەو هەموو دوعایانەی کە کردوتن دڵنیا بە هیچ دەستێک بە خاڵی ناگەڕێتەوە. هەر دەستێک بۆ لای خوا بەرز بکرێتەوە بە نێتێکی خاوێن بۆ کارێکی خاوێن بۆ کەسێکی خاوێن خوای گەورە ئینشاءالله مشکلەکەت بە دڵنیاییەوە بۆ حەل دەکات. ودعوا الله وأنتم موقنون بالإجابة کە دوعاتان کرد یەقینتان هەبێ یەقینتان هەبێ کە خوا وەڵامتان دەداتەوە. ئێمەش دەڵین یا ربی خوایە خوشکە چییە کێشەکانی بۆ حەل بن بە ئاواتی خۆی بگا و یا ربی خوایە خۆت بێ بەهانە و هاواری ئەویش و ئێمەش و هەموو بینەران و هەموو مسلمانان و ئومەتی محەممەدەوە صلی الله عليه وسلم.